دەڵی لە پاش ڕووداوەکانی حەڤەی شوباتیشەوە و دوای ڕشتنی خوێنی گەنجانی سلێمانی بە دەستی چەکدارەکانی دەسەڵات جەلالی عومەری ساماغا وەک چاودێر و نووسەرێکی بەویژدان لە وڵاتی پاریسەوە وتارێکی بۆ ڕۆژنامەی ئاوێنە ناردووە و کە لە ژمارە 264 ئەو ڕۆژنامەیەدا بڵاوکراوەتەوە و تێیدا نووسیوەتی نامەیەکی کراوە لە جەلالی عومەری ساماغاوە بۆ بەڕێز سەر و کۆماری عێراق جەنابی مام جەلال، بەڕێز سەرۆکی هەرێمی کوردستانی عێراق جەنابی کاک مەسعود بەرزانی، بەڕێز سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان، بەڕێز سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانی کوردستان. وێنەیە و گەنجانی لە شار و شارۆچکەکانماندا کوژێن و بریندارەکرێن کە لەم دووری وڵاتەوە ئایان بینم هانم ئەدەن ئەم نامەکراوەیەتان بۆ بنووسم. پاشەوەی دەیان نامەی ڕەسمی و نهێنیم بۆ سەرۆکایەتی پەرلەمان و ئەنجومەنی وەزیران نارد کاتێ سەرۆکی دیوانی چاودێری دارایی سلێمانی بووم بۆ یاوەی دەڵێم تازە نییە بۆوان. ئەم ڕۆژکە خۆم خانەنشین کردووە ناتوانم بێدەنگ بم لە ئاست ئەو هەموو هاواری کوردستانی کردوێتەوە. دژی گەندەڵی و گەندەڵیش خوێن دەڕێژێ تەنیا بۆ مانەوەی خۆی و دەسەڵات و ئیمتیازاتەکانی. هەزار هاوار بکرێ و ئەو گەنجە خۆشاندەرانە بە مناڵ و مەزم و سەرڕۆ و گێرە شێوێن لە قەڵەم درێن. ڕاستیەکەیە نەخۆتان نەدەسەڵات و نەکەناڵەکانتان ناتوانن بیشارنەوە. ئەویشەوەیە کە خەڵک بێزار و دژی گەندەڵیە. ئەو گەندەڵی کە جەنابتان زۆر باش دەیبینن لە بەردەمتان و لە پشتان، لە ڕاستان و لە چەپتان، بێەوەی جوڵەیەک بکەن بۆ چارەسەرکردنی. هەرتەنیا بۆ بیرخستنەوە لە سلێمانی 86 گەندەڵ دراونەتە دادگا بە مەبەستی ئیجراعاتی پێویست بۆ لێپرسینەوە و وەرگرتنەوەی ملیارەها دینار و ملیۆنەها دۆلار کە لە بودجەی حکومەت و مڵکی میلەت بەناهەق و ناڕەوا خوراون. جگە لەو 2725 راپۆرتەی دیوانی چاودێری دارایی سلێمانی کە گرنگەکانیان نێردراون بۆ سەرۆکایەتی پەرلەمان و ئەنجومەنی وەزیران. بۆچی ئاشکرای ناکەن کە ئیجراعات بەرامبەر کێ وەرگیراوە کێ هیچی بەرامبەر نەکراوە و تەنانەتەوانی راپۆرتیان لەسەر نووسراوە جگەلەوەی ئیجراعاتیان لەگەڵ نەکراوە بەڵکو و فلەشیان بەرز کراوەتەوە. بۆیە کارگەیشتوەتەوەی ڕۆژنامەکان بنووسن کە راپۆرتەکانی دیوانی چاودێری بوونەتە خێر و بەرەکەت بۆ گەندەڵکاران. بۆچی زیاتر لە ساڵێک کە سەرۆکایەتی پەرلەمان وەڵامی ئەو داوافەرمی دیوانی چاودێری سلێمانی نەداوەتەوە کە داوا کراوە راپۆرتەکان پاش ساڵێک ئاشکرا بکرێن و بخرێنە بەردەم میدیاکانەوە، بۆچی ڕێگە لە دادگاکان دەگیریارکی خۆیان بێن نەدی؟ ئایا دادوەران نایانەوێت گەندەڵکاران بانگ بکەن و سزای تاوانباران بدەن یان دەستێکەیە ڕێگریان لێکە؟ ئەی لە هەردوو بارەکەدا هەرکی سەرشانی ئێوە نییە لیان بپرسنەوە و بیان پارێزن بۆەوەی کاری خۆیان بەجێ بێنن؟ پاش 20 ساڵ لە حکومڕانی کوردی ئێستاش کار بە یاسای قووەت ئەکرێ نەک بە قووەتی یاسا. هیوادارم کاتی ئەوە مابێ کار بە قووەتی یاسا بکرێ بەبێ جیاوازی و تەرازوە لە سەنگەکەی ڕاست بکرێتەوە. ئیعادەت تەوازن ئیلا میزان مختل. هەرگیز گومانیشم لەوەدا نییە کە شارەکانی دیکەی کوردستان لە سلێمانی باشتر نین ئەگەر خراپتریش نەبن لە گەندەڵیدا. بەڕێزان، ئەو گولانەی بە سنگی گەنجانەوە نران دەبووایە بندێن بە گەندەڵیەوە. گەندەڵکاران بە ڕوتانەوەی میلەت تێریان نەخواردەوە ئێستا شەیانەوەی خوێنی گەنجان بخۆنەوە. گەندەڵکاران تەنیا لە خەم و خەیاڵی دەستکەوت و دەسەڵاتی خۆیانن. ئەو گەنجانە خەمخۆری دەستکەوت و ئازادی کوردستانن. دەزانن مەترسیەکە چەند گەورەیە لەسەر ئێستا و ئایندەی نەتەوەکەمان. مەبەستم لەو گەنجە خۆشاندەرانەیە کە داواکاریەکانیان ڕەوایە و دەبێت جیا بکرێنەوە لەوانی ئیستیقلالی خۆشاندانەکانەکەن بۆ مەرامی شڕەخۆری و گێرە شێوێنی و تێکدان لە هەر کوێ و لە هەر لایەکەوە هاتبن. ئەگەر ئێوە چارەسەری گەندەڵی نەکەن دڵنیا بن ئەزموونەکەش و دەسەڵات و هەموو بەهاکانیشمان لەدەسەچن. ئێوە بە چاوی خۆتانە بینن چۆن میلەتان هەڵساون بە دژایەتی فەساد بە هەموو جۆرەکانیەوە. دوژمنی خۆتان و گەل و کوردستان و تەجروبەکەشمان یەک ناوی هەیە، ئەویش گەندەڵیە.